ئەو شەپۆلی بارانبارینەی ماوەی 4 ڕۆژە هەرێمی کوردستانی گرتووەتەوە، مەترسی وشکە ساڵی دوورخستەوە و لە ماوەیەکی کورتدا دۆخی بارانبارینی لە زۆر خراپەوە بۆ باشترین گۆڕی. ئەم بارانە کە لە نزای خەڵک و بەخشندەی خوای میهرەبانەوە سەرچاوەی گرتووە، لە ماوەی 24 کاتژمێردا دەیان سەرچاوەی ئاوی بوژاندەوە و بەشێک لە بەنداوەکانی کوردستانی سەرڕێژ کرد. شەپۆلەکە ژمارەی پێوانەی تۆمار کردووە بە جۆرێک لە 6 ساڵی ڕابردوودا و لە وەرزی پاییزدا بارانبارین بەم بڕە زۆرە نەبینراوە و ئامارەکان دەری دەخەن کە تەنیا ئەم شەپۆلە یەکسانە بە ڕێژەی لە 170 کۆی گشتی هەموو بارانی ساڵی ڕابردوو. بەپێی ئامارەکانی کەشناسی، ئەم ساڵ تا ئێستا بڕی بارانبارین لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵەبجە لە ساڵی ڕابردوو زیاترە، بەڵام لە کەرکووک بڕێکی کەمتر باریوە. بەپێی ئامارەکانی کەشناسی، لە سەنتەری 4 پارێزگاکەی هەرێم بەراورد بە ساڵی ڕابردوو بڕێکی زۆر زیاتر باران باریوە، بەڵام لە کەرکووک هێشتا بڕەکە کەمترە. هەرچی لە شاری هەولێرە کە ساڵی ڕابردوو 32 میلیمەتر باران باری بوو، ئەم ساڵ بۆ زیاتر لە 2 هێندە و بۆ 73 میلیمەتر بەرز بووەتەوە. لە سلێمانیش ئەم ساڵ 259 میلیمەتر باران باریوە، لە کاتێکدا ساڵی ڕابردوو تا ئەم کاتە 145 میلیمەتر باری بوو. هەروەها لە دووەک ئەم ساڵ 124 میلیمەتر باران باریوە و بڕی ساڵی ڕابردوو کەمتر لە 28 میلیمەتر بووە. هەرچی شاری هەڵەبجەیە ئەم ساڵی 224 میلیمەتر بارانی لێباریوە، لە کاتێکدا ساڵی ڕابردوو تا ئێستا 205 میلیمەتر بوو، بەڵام لە پارێزگای کەرکووک ئەم ساڵ تا ئێستا 39 میلیمەتر باران باریوە، ئەوەش کەمترە لە بڕی ساڵی ڕابردوو کە 70 میلیمەتر بوو. بەم شەپۆلەی بارانبارین هەردوو بەنداوی استراتیژی دووکان و دەربەندیخان توانیوانە زیاتر لە 100 میلیۆن مەتر سێجا داهاتی ئاو گل بدەنەوە. بەمەش ئاستی ئاوی بەنداوی دەربەندیخان 1 مەتر و نیو و بەنداوی دووکان 70 سانتیمەتر زیادیان کردووە. لە پارێزگای هەولێریش 1 بەنداو پڕ بووە و سەرڕێژی کردووە و ئەوانی دیکەش ئاویان تێدا کۆبووەتەوە، هەرچەندە لە سنووری دوهۆک زیادبوونی ئاوەکە بە ڕێژەیەکی کەمتر بووە. کاریگەری بارانەکە لە سلێمانی و دەوروبەری بەڕوونی دەرکەوتووە. ئاسیاوی چەمی قلیاسان بە شێوەیەک بەرز بووەتەوە کە پێشتر دیمەنی وا نەبینراوە. هاوکات سەرچاوی ئاوی گەشتیاری سەرچنار بوژاوەتەوە و ڕۆحێکی نوێی بەبەردا هاتووە. لە دەڤەری شارە زوور و بەتایبەت سەید سادقیش هاتنی ئاوی چەمی چەقان مژدەی ساڵێکی پڕ ئاو دەدات و سەرچاوەکانی وەک ڕیشێن و سەراوی سوبحان ئاغا بە تەواوی بوژاونەتەوە. هاوکات لە دەڤەری ڕاپەڕین و بە دیاریکراوی لە دەربەندی ڕانیە ئاسی ئاو بەرز بووەتەوە و بووەتە جێگەی دڵخۆشی دانیشتوانی ناوچەکە. سەرنجڕاکێشترین دیمەنی ئەم شەپۆلە لە سنووری ئیدارەی گەرمیان تۆمار کرا کە تیایدا سەرجەم بەندا و پۆندەکان پڕ بوون و هەر 4 بەنداوی باوەشا سوار و ئاوەسپی و تۆڕەجار و حەسەن کەنۆش سەرڕێژیان کرد. بە گوێرەی ئامارە فەرمیەکانی سەرپەرشتیاری بەنداوەکان، کۆی 28 میلیۆن مەتر سێجای ئاو تەنیا لەم بەنداوانەی گەرمیاندا گل دراوەتەوە. هاوڵاتیان بە مۆبایلەکانی دەستیان وێنەی دیمەنی بوژانەوەی سەرچاوەکانی ئاو دەگرن و دڵخۆشی خۆیان بەم بارانە پڕ لە نیعمەتە دەردەبڕن.